خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین لەگەڵ قەیرانە بەردەوامەکانی هەرێمی کوردستان و تا ڕادێک بێ ئومێدبوونی گەنجان بەڵام هێشتا لێرە و لەوێ ژمارەیەک گەنج لەسەر ئەرک و تاقە و توانای خۆیان هەوڵیان داوە کە ببن بە خاوەن پرۆژە ئەگەرچی کارەکانیشیان بچووک بێت بەڵام هێشتا لەناو ئەم بێ ئومێدی و ئەم قەیران و بێسەر و بەریانەی کە هەیە بۆ ئەوان جێگەی ئومێدەوە بۆ خەڵکی کوردستانیش جێگەی ئومێدە ئەوان کاتێک کە قسەمان لەگەڵاکردن بۆ ئەوەی کە بەرنامەیەک لەسەر پرۆژەکانیان ئەنجام دەین باسییان لەوە ئەکرد کە ئەگەرچی ژمارەیەکی زۆر لە گەنجان وڵاتەکەی خۆیان جێهێڵن و کە لە دوزارە ئەمە سەرمایی مرۆیە و لە دەستمانە چێ بەڵام ئەوان لە خاچی پیرۆزی کوردستاندا توانیوانە سوود وەربگرن و بتوانن ببنە خاوەن پرۆژەیەکی بچووکی خۆیان. دەشتی شارە زۆر یەکێکە لەو دەشتە بە پیتانەی کە هەمیشە شارەزایان باسییان لەوە کردو کە ئەتواندرێت خزمەتێکی گەورەی بواری ئاسایشی ئابووری گەلی کورد بکات بەڵام بە هەر هۆکارێک بێت کە گرنگجیەوە تۆی پێنەدراوە بەڵام ئەوان هاتوون ئەم دەرفەتیان دۆزیوەتەوە توانیویانە سوودی لێوەربگرن لە پێناو خزمەتکردنی خۆیان و خاکەکەیان. ئەم شەو بەرنامەی ڕەهەند لە خزمەت پۆلێک گەنجی وەبەرهێنە کەمایی دڵخۆشین بۆ هەمومان ئەوان باز لە پرۆژەکەیانەکەن باز لە کارەکانیانەکەن باز لە بربەستەکانەکەن و داواکاریان هەیە بۆ ئەوی بتوانن هەمومان بێکەوە هەرێکە و لە بوارێک خزمەتی کوردستان و تەنانەت خزمەتی خۆشمانی پێوە بکەین. گەنجەکان هەرێکە و خۆیان ئەناسێن من سەرەتا لە کاک کێوان کەمال دەست پێکەم کە سەرەتا ئەو وەکو گەنجێک هاتوتە پێشەوە کاک کێوان من سوپاس دەکەم سوپاسی هەموو هاوڕێکان دەکەم باسی پرۆژەکەتمان بۆ بکەی پرۆژەکەتان لە چیەوە سەرچاوی گرت سەرەتا لە چیەوە دەستان پێ کرد و بەرەو کوێ ڕۆیشت. زۆر سواز بۆ ئێوەی بەڕێز سواز بۆ هەموو لایەک دیارە ئێمە پرۆژەکانمان بیرۆکەی پرۆژەکانمان لە ئەنجامی قەیرانی دارایی ساڵی 2014 و ئەو قەیرانە و ئەو دۆخە نامواری کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە سەرجەم ئەو هاوڕێیانە و ئەو دۆستانە لە چوارچێوی تیمێکدا بیرمان لە وەبەرهێنان کردو بە تایبەت کە ئێمە زەوێکی بەپیتمانەیە لە شارە زوور و بەرهێنان لە بواری کشت و کاڵ و گەرچی ئێمە لە سەرجەم سێکتەرەکانی شەکەین بۆ خۆمان تەخەڕوجی سەرجەم بەشەکانمان هەر لە زەرا ئەو لە کارگێڕی و لە ئێخساسەکانی کە و قانون و بکلێر لە ئەندازە و لە هەموو بەشەکانمان هەیە هەرێکەتان دەرچووی هەرێکێکمان دەرچووی بەشێکین و بیرمان لەوەکرە چۆن بتوانین ئەم خاکە بەپیتە کە ساڵهای ساڵە زێدی با و باپیرانمانە بتوانین هەنگاوێک بیبینە پێشۆم هەنگاوی یەکەممان لە کشت و کاڵەوە دەستمان پێکرد ئەم گەرچی ئەمە پرۆژەکانمان سەرەتا بیرۆکەکانمان بە تێست دەست پێکرد بەڵام خۆشحاڵانە کە زۆر سەرکەوتوو بوو زەوێکی زۆر بەپیتمانەیە ئێمە لە بەروبوومی پەتاتە و برنج و طبعاً بیرمان کرد لەو خۆراکانەی کە هەمیشە سەرچاوی سەرەکی خۆراکی دانیشتوانەکەن و ئێمە لە قۆناغی یەکەم دووشتمان دوو بابەتمان لە کشت و کاڵ بە گرنگ زانی یەکەمیان برنجە دووەمیشان تۆ سەرەتاکەی بە چ ئومێدێک دەستان پێکرد چۆنی بوو مەسەلەن ئێستا بڕۆ لەگەڵ هەر گەنجە قسە بکەیت بەشێکی زۆر حەقیان لایە بەڵام ئەڵێ هیچ ئیشێک نیە هیچ کارێک نییە ناتوانین هیچ بکەین مەسەلەن بەنا ئومێدیەوە باسیەکە ئەو ئومێدی ئێوە لە چۆ سەرچاوی گرت. حقەتە ئێمە دوو جۆر بێکاری هەیە بە حقەت بێکاریە گەوەی کە تۆ دەرچووی خلیجی شوێنێکی تو خۆت بێکارەکەی یەکی شی پەیوەندی بابەت پەیوەنددارە بە حکومەتەوە ئەوەی ئێمە سەرچاوی ئەوەی ئێمە لە ئەم وڵاتە بەشی ئەوەی تایە کە هەمومان بە خۆشگوزەرانی تیا بژین بۆیە سەرچاوی کارەکانمان لە بیرکردنەوەمان بۆ خۆشویستنی بۆ بنیاددانی ئەم وڵاتەیە و کارەکانی ئێمە تەنها لە کشت و کاڵیش نییە و کارەکانمان لە پیشەسازیە لە وەرزشە لە پەروەردەیە یعنی ئەوە نییە بواری جۆرە جۆر بڵێ بواری جۆراوجۆرەوە لە بچووکەوە هەتا گەورە تەنانەت ئێمە پرۆژەکانمان ئەتوانین تێستمان کردووەم پرۆژانە تابان هەمووی جەدوای اقتصادی هەیە
و هەموویمان بە فیلتەرا ڕۆشتووە و کەسی شارەزا و پسپۆرمان لەگەڵ بووە و پرۆژەمان هەیە ئەتوانێت 2000 تا 3000 هەلیکار بڕخسێنێ و پرۆژەشمان هەیە لە هەنگاوی یەکەمایەوە دەست پێکان و تێستیەکەین. کاکە چوان تۆ خۆت دەرچووی کوێیت؟ من دەرچووی تەربیە ڕاضم تەربیە لە پەتاتەوە دەست پێک من لە پەتاتەوە چۆن چۆنی بوو مەسەلەن بیرۆکەکە لە کوێوە هاتەوە سەر چاوەگرێت مەسەلەن ئەمەوێ گەر گەنجێک ئێستا بینەری بەرنامەکەی جوێی لە تۆ بێ ئەوش خاکێکی هەبێت زەویەکی هەبێت ئەگەر کەمیش بێ بتوانێت دەست پێ بکە مەسەلەن هاندانێک بێت. بێگومان ئێمە هەنگاوی یەکەم زانست شەرمی لە کەس نییە ئێمە ئینتەرنێت لە بەردەستی هەموو تاکێکی و وڵاتەیە بە شێوەیەکی زۆرینە بیرۆکەی ئەوەی کە پەتاتە خۆراکێکی سەرەکیە ئەبینین لە وڵاتانی دراوسەوە بەردەوام بۆمانیت بیرمان لەوە کرۆک هەنگاوی یەکەم کە ئەڵێن قازانجێکی هەیە بزانم قازانجەوایە بە حەقەت کە دەستمان بەکارەکە کرد لە هەنگاوی یەکەمە ئەومان بیر نەچێت کۆ هەندێک شوێن پاڵپشتمان بوو تەوان بە پاڵپشتی هشتێک ناکرێت بەڵام پێویستمان بە پاڵپشتی زیاترە هەنگاوی یەکەم دوای باسیەکەی هەنگاوی یەکەم ئێمە لە 500 کیلۆ پەتاتەوە هێنامان لە 500 کیلۆ پەتاتەوە چەند کەس بوون تقریبا 25 کەس بوون هێنامان هەمومان تەجروبە بووی تەجروبەی لێوەربگرین ئەم تقریبا تێچووەکەی $1000 بوو دواتر نەتیجەکەی ئێمە بە حەقەت لە بەرنامەی کەش باسمان کرد وامان زانی بە پێ و پیاوانەی کردومانە 6500 کیلۆ پەتاتەمان بەرەمێنا لە 500 کیلۆ 6500 کیلۆمان بەرەمێنا ئەم 6500 ئێمە توانیمان $5000 بەدەست بێنین $4000 قازانج بوو و بەشی کشمەندانە ماشاءالله بۆی بەڵێ لە بەڵێ ئێمە کۆناغیەکەم بوو و هەرم تیمەی خۆمان کتێبێکمان لەسەر نووسیوە هەر گەنجێک لە وڵاتە ئێمە داواکارن کە کەسێک دڵسۆزی زۆرتیایە وڵاتە خەڵکی زۆر دڵسۆزیتیایە خەڵکی زۆر نیشتیمان پەروەری خەڵکی زۆرتیایە کە ئەوێ وڵاتە بەرەو پێشەوە بڕات ئێمە ئەم کتێبە ئەتوانین بخێنە بازاڕەوە هەموو تاکێک لەم وڵاتە ئەتوانێم کتێبە بەکاربێنێت و پەتاتە بچێنێت برنج بچێنێت بەڕێگەی بۆ تەریقە ئاسانی کە ئێمە بەکارمانێ ناوەکو گەنجێک هیچ لە ڕابردەوە هیچ تەجروبێکمان و بابەتانە نەبووە هیچ شتێک نەبوو ریاضە تاواکرێتە سەوەر کرد ببی بە مامۆستا ریاضە لە بەتەئکید وانە بەتەئکید ئەم اختصاسەکەمان شتێکی کە بۆ بەڵام چۆن بڵێن دەرفەتی ژیان بۆ هەمووان پابندە لەسەر ئەو هەوڵ و تێکۆشان و ماندووبوونەی تۆ چنێک ئەڕۆیت ئێمە ناڵێن بەبێ مشکلین گەنج ناڵێن بەبێ هەمووی مشکلی بەڵام پێویستی بە دەستگیرۆییە و پێویستی بە کەمێک قدرەتی شخص خۆی هەیە. باش ئێستا چەند پرۆژەتان لە ئیشا ئەو پۆلە گەنجە؟ ئێمە لە ئێستا ئێمە پرۆژەی کشت و کاڵەکان بن لە پەتاتە برنج بڵێن قارچکی سەدەفی کە بۆ یەکەم جارە لە کوردستان ڕێت زایدەن پرۆژەیەکی ئاوی هەنارە دیزاینەکەیمان هێناوە لەوێ دوای خاتە حەمیدە بۆمان باسەکە ئەوە لە سەبارەت بەوە لە وەرزش پرۆژەوە بەرهێنانمانەیە لە وەرزشیشەوە بەرهێنان لە وەرزش یعنی خۆت ئەبینیە وڵاتە وەرشیە وڵاتە بەهۆی اقتصادی ئەوەی کە اقتصادێکی نیە وەرشەکەی هەمیشە گرفتی ئابووری هەیە بۆ پڕکردنەوەی ئەم گرفتە ئابووریە ئێمە ئەو مەشاکلێش هەلەکەین قەنەعەت و یعنی بە قەنەعەت و ئەیڵێم ئەوەی کە نووسیمانە هەمووی جەدوایەکی اقتصادی منەظەممان بۆ کردووە و خۆشمان بەکاری مەیدانی ڕۆژدا من یەک پرۆژەکانە پرسم خات و تۆش باسی پرۆژەکەتمان بۆ بکە لە چیەوە مەسەلەن جارێت تۆ دەرچووی کوێیت ناوی خۆت بڵێ ئەنجە دەرچووی نەورۆز دانیشم دەرچووی مەحەد بەشی ژمێریاری ئەوایلی بەشی ژمێریاری باشە وڵا پرۆژەکەی ئێمە قارچکە زیاتر پرۆژەی زۆرمان هەیە بەڵام پرۆژەکەیمە ئێوە هەمووتان هەیە گروپن وان یەک پرۆژەتان هەیە بەڵام ساکار پرۆژەی قارچکمان هەیە باشە ئەو بەڕێوەری سەرەکیەتی و منیش هاوکاری تەوامی لەگەڵ تۆش هەر بەڕێوبەریت هاوکاری تاوا لە چیەوە دەستان پێکرد خاتون نەورۆز ئەڵی هینە سەرەتا جا بواری هینە بوارەکەمان بواری پرۆژەی قارچک بوو بڕیارماندا من مەحەدم تەواو کرد و زانیمان هیچ تاحیناتێک نییە و بارینە هەمواری کوردستان ویستمان پرۆژەیەک بکەینەوانێ هەم بۆ گەنجانی کوردستان و هەم بۆ خۆشمان بەڵام هێشتا بۆ خۆمان دانێکی پرۆژێکی قارچکمان کردوێتەوە هێستا لە تێستین مامۆستاکار بەڵام هەوڵتان داوە بەڵێ ئێستا تێستمان کردو مامۆستاکار بەڕێوەبەری سەرەکیتی و ویستی بۆ تۆ هەستت پێی کرد بێت مەسەلەن بەربەستەکان چین لە بەردەمتان بەڵێ بربەسی زۆر هەیە بۆ نمونەباری نە هەمواری کوردستان بۆ نمونە کۆمەڵە کار دەرەخسێنی بۆ گەنجان
ئەگەرە و پرۆژە دەتوانین گەورەترکەین هێشتا خەریکین پرۆژەکە گەورەترکەین لە تێستاینە و دەمانەیە پرۆژەکە گەورەترکەین ئێستا لە تێستاینە و پرۆژەی قارچکمان کردو باش ئەی دڵخۆشیەکەتان چێ مەسەلەن ئومێدەکەتان چیە لەوە دڵما خۆشە یعنی ئەو پرۆژەی قارچکە لە شارە زور یەکەم جارە و پرۆژەی قارچکە بکەین ئێمە یعنی لە شارە زور پرۆژەی قارچکی لێ نییە دڵمان پێ خۆشە و خەڵک دەتوانێت یارمەتی مامدات و هەم فێری ئەم سەنحاتەش بێ هەم سەنحاتەکە بۆ خۆشیان دەتوان بەرن و دەتوانن ئیشی تێدا بکەن و هەلی کاریشە بۆ هەمووانە زۆر باشە مامۆستا ئاکار مامۆستا ئاکار سەید عەلی وانە تۆ لە چیەوە دەست پێکرد جارە دەرچووی شوێت من دەرچووی بەشی ئایتیم بەشی زانیاری بەڵێ چووی بۆچی کشتتوکە چووی بۆ کشتتوکە باشە مامۆستا ئاکار لە چیەوە دەستان پێکرد بە چ ئومێدێک دەستان پێکرد گەیشتن بەکوێ وڵا سەرەتا سپاسانەکەم بۆ ڕێخستنیان بەرنامە جوانە طبعا وەزعی هەرێمی کوردستان ڕوونە لە لای هەمومان چەندین تەخەڕوجمانەیە تاعین نەبووە تۆژێکێکی ئەوایلە ئەو تاعین نەبوو عنی ئێمە کە ئەوایلین ئەی خاتونەوڕۆ ئەوایلیشە بەڵێ ئەوایلە ئەوایلی ژمێریاریە من سەرەتا چۆن دەستم کرد بە بەرهێمێنانی قارچکە و بیرۆکەی قارچکم بۆ هات ڕۆژێکیان دانیش بووم لە ماڵە سەری ڤیدۆ یەکم کرد لە ڕێگەی ئەو ڤیدۆەوەی تر چمە ناو قوڵایی مۆزوعەکە ینی هۆکارێک بۆ ڤیدۆی بۆی من بەرهێمێنانی قارچەکەم ئەو قارچکە ئێستا من بەرهێمەکەم پێ نەگەیشتەوە بەڵام وهی بازاڕ هێناوانە بەڵام قارچکەکەی خۆم لە خۆناخی ئەوستا لەسەر شاشەیە قارچکەکەی بەڵێ ئێستاوە لە تێستایە کردومانە ئەم قارچکی سەدەفێ تاکە پرۆژەیە لە منتیقەی شارە زۆر بکرێت و لە منتیقەی پێنجوێن کارگەی بەرهێمێنانی قارچکەیە بەڵام قارچکی دوگمەیی پێڵێنەوە ئەم جۆرە قارچکەیە ئەوەی من سەدەفیە چۆن بڵێن قارچکی وەکو قارچکی بیە بە بۆڵ ئەیگرێت ئەم قارچکە بەس ئەم داهاندانەیەم لە ناو عەرزە لە سپۆری تایبەتی خۆی هەیە ئەکرێت بەڵام ئەم جیاوازەم ئەبێت کای بۆ بکڵێنی و لە ناو کاکا سپۆرەکە بەپێی سیستەمەکەی بۆ ڕێک بخەیت و کاکە پێی مەفرۆزە 3 سعات بۆ 3 سعات و نیو بکڵێ لەبەرەوەی ئەو ڤایرۆس و بەکتریا و نەخۆشیانی کە بە کاکەوەیە هەمووی لە نابچێت بۆ پلە گەرمێ دوای ئەوەی هێنە یکەیتە کیسە و سپۆرەکەکەی بەسەریا و قادقادایانیت و دوای ئەوە ئەیبەستیت بۆ مدەی 5 ڕۆژ لە عەرزادایانیت لەسەر سندوقێ بێ لەسەر تەختەیە بێ ژێرەکەی کوونەکەی بۆی ئەو شتی کوڵانی کاکە بێتە خوارەوە تێدا نەمێنێت دوای دەستەکەی بە خەڵواسی کۆمەڵێ ڕێکای هەیە کریتە بەر ئێستا تۆ ئومێدت وایە مەسەلەن چیتان دەستکەوێت من ئومێدم وایە ئینشاءڵڵا بەرهەمێکی باشمانە بێ و چەند کەسان ئیشی لەسەرەکەن ئێستا 2 نەفەرین بەڵام لە ئایندا ئەگەر سەر بگرێت ئینشاءڵڵا سەر بگرێت هەلی کار زیاتر بۆ 20 تا 30 گەنجە ڕەخسێن زۆر باش قسەی زیاتر لەسەرەکەین کاکە شاکار ماکەکەی بدەن بە کاکە شاکار ئەتوانین هەسیت بەڵێ بۆی باشتر دەرکەوێت کاکە شاکار تۆ لە چ پرۆژەیەکا بەشداریت و کاک شاکار عومەر عەلی کاک شاکار بەڵێ تۆ لە چ پرۆژەی خانومانەیە خانوکیشنە ئەپلیکیشنە بۆ کرین فرۆشتنی خانوبەرەیە بەڵێ ئەپلیکیشنێکتان هەیە بەڵێ ماوەی 2 ساڵە کاری لەسەرەکەین ئێمە ئەپلیکیشنە تەنها لە سلێمانیا جارە دەستمان پێکرد لە سلێمانیا کارەکەین و تا ڕادێکی باش ئێستا خەڵکێکی زۆر بەکارێنێ و سوودێکی باشمان گەیاندەوە بە خەڵکی لەبەرەوەی کرین فرۆشتنی خانوبەرە لێرە زۆر بە ڕێگەی ناڕەحەتە ڕۆشت ئەوە کەسێ بیسا خانوێ بکڕێ شوە چەندها نووسینگەمانێ بۆ من لە سلێمانیا زیاد لە 2000 نووسینگە هەیە هەنی کەسێک بێ بچێ خانوێ بدۆزێتەوە ئەوە هەموو نووسینگەیە بگەڕایە تاکۆگا بە خانوویەک خانەکان دیار نەبوو لای کەسی چۆنە و سعری چۆنە و ناتوانێت بە ئاسانی بگەڕێ ئێمە ئەپلیکیشنێکمان دروست کرد کە بتوانین کەس لە قازانج زەر نەکەین تەنانەت نووسینگەکانیش لە ناو بەرنامەکەیە بە نووسینگەکانیش قازانجکەن و خەڵکیش قازانجکات کە بتوانێت بە ڕێگەیەکی ئاسان ئەو مڵکی ئێوە بیدۆزێتەوە و قازانجێکی بۆ خۆشمانێت بۆ گەنجی کەش هەلی کار بڕەخسێنی ئێمە وامان کردووە نووسینگەکان لە ناو بەرنامەکەیە مەوجودن لە کێوە دەستان پێکردووە ماوەی 2 ساڵە لە 2009ەوە یەکێکی 2009 دەستمان پێکردووە هەتا ئێستا باشە
تۆ دەرچوو شوێت کاکەش بەشی کۆمپیوتەر ساینس بەشی کۆمپیوتەر سوودت لە علمەکەت بینی ولا شایە باڵە بەتەکی لەبەر ئێمە بەرنامەکەش هەر خۆماڵی خۆمان دروستمان کردو ئەپلیکیشنەکە خۆتان ئەپلیکیشنەکەت زۆر یعنی واجهەیەکی جوانی هەیە تەسمیمێکی جوان کراوە کە خەڵک زۆر بە ئاسانی توانێت بەکاری بێنێ و بە سێ زمان بەردەستە زمانی کوردی و عەربی و ئینگلیزی خەڵکێتوان لە دەریشەوە سەردانی ناو ئەپلیکیشنەکە بکەن و بگەڕن بە دوای ئەو مڵکانی کە لە سلێمانیا ئەو ئەپلیکیشنی کردوتانە بۆن لە سلێمانیا ئەتوانیت بگەڕێن لە ئەپلیکیشنە مڵکە تر زەویە بەس خان و هەموو مڵکی هەموو شتێک ئەتوانیت ماسەفاتەکانی شێوازەکەی ببینیت و سعرەکەشی باڵە هەموو زانیارەکانی تایە هەر کەسێ بیوێ بگەڕێت یەتە ناو بەرنامەکەەوە زیاد لە نزیکی 3000 مڵکی تایە لە ناو بەرنامەکە بەس لە سلێمانیا کە هیچ شوێنێک نییە ئێستا ئەپلیکیشنێک بێت ئەوانە مڵکی تیا بێت هەستان بەکارهێنەری زۆرە بەڵێ ئێستا زیاد لە 30,000 بەکارهێنەری هەیە و لە پێیجی فەیسبووکیشە هەوادارێکی باشمان هەیە خەڵکی شتەکان بەدڵە لەبەرەوەی مڵکێکی زۆر بڵاوکەینەوە ئێمە تا مڵکەکان زۆر بێ خەڵکی ئەو ویستەی ئەوێت ئازانتر دەستێکە لە ناوێ مڵکەکان زۆرە ڕاستە بەڵام فلتەرێشنێکی باشیشمان کردو ئێمە بۆ نەگەر کەسێ بیێ بگەڕێ بە دوای مڵکێکە بیێ بەس خان بۆ بگەڕ بە دوای خانوە باشە بەس خان و هەڵە بژێرێت ئەو کاتە فلتەری وەکە بەس خانی پیشانەیە و بێ سعرەکەی دیاریکە بۆن منە ئەڵێ من تاوەکو حەو دەفتەرم پێ ئەدرێ باشە ئەو کاتە ئەو خانوانەی پیشانەیە کە تا سعری حەو دەفتەرە ئەوە بۆی کەمترە کاتەوە و ئێ بڵێ بۆنە لە منتیقەیەک لە ناو سلێمانیا ئەوێت شوێنەکە هەڵە بژێرێ خانوەکانی ئەو منتیقەی پیشانەیەت و ئەمە کاراسانێکی زۆری کرد کەس کاریتیاکەن 5 کەس لێسا کاری لەسەر 5 کەس کاریتیاکەن ئەگەر گەشی پێ بدەن ئەمە بەس لە سلێمانیا ئەگەر گەشە پێ بکەین بۆ هەموو ناوچەکانی کوردستان ئەوە زۆر زیاترە بێت لانی کەم لە هەر شوێنێکی ئەبێ بۆ ئێوە بۆ ئێمە تاسە قازانجی وای نەبوو تەنانەت ئەو کە 5 کەسە ئێمە ئیشی تیاکەین تاسە خۆبەخشانیشمان تیا کردووە و هەر کەسێکمان لە کەرتێکی تایبەت کارەکەین بڕێگە پارەی خۆمان کە وەریەگرین لە کەرتی تایبەت لە پرۆژەکەی خۆمان ئەسەرەوێت لە چ کاتێکا بگا بە دەرەنجامێک کە سوودی مادی بۆ ئێوە هەبێت لە کاتێکا کە تاو بڵاو بیوە خەڵک وای کرد کە هەمووی ئەپلیکیشنی خانوو بەکاربێن لێمە بربەستێکی زۆرمانە بوسەرتا لەبەرەوەی لە کوردستانە تا ڕادەیەک ئەپلیکیشن باو نییە لای خەڵکی زیاتر ئێمە لە بیداتا کە دەستمان پێ کرد ئەپلیکیشنەکەمان نەبوو ینی بۆ نووسنگەیەکە سوین شتەکان زۆر بەلاوە شتێکی نامۆ بوو ئایا نامۆ بووی من پەیجەکەی خۆم هەیە و ئەوەنە لایکی هەیە و ئەمەە خەڵک سەردانیەکە تۆ جارێک کەس هەیە لەگەڵ پەیجە بەڵێ ئێمە بیرمان کردەوە خەڵکی ئێمە هەر سوشال میدیا بەکارن هەر فەیسبوک بەکارێنێ ناکرێت وەر لە ئەپلیکیشنەکەیشی بۆیە گرنگیمان نا بە سوشال میدیاگە تاوەکو خەڵک فێرکەین بێتەوە بۆ ناو ئەپلیکیشنەکە ئێستا تر تا ڕادەیە خەریکە خەڵک یێتەوە ناو بەرنامەکە بەکاربێنە بەڵە سوودی زیاترە تاوەکو فەیسبوک لەبەر لە فەیسبوک تۆ ناتوانانی ڕاستە مڵکێکی زۆری تیا لە فەیسبوک شار نووسنگە و پەیجی خۆی بەڵام ناتوانانی بگەڕێ بە دوایە ئەپلیکیشنەکە خۆتان دروستان کردو بەڵا خۆمان دروستمان کردو دەست خۆش قسەی زیاتر لەسەرکەی خاتون تۆ خۆت بناسێنەوە لە چ پرۆژێک بەشداری هەرەوە من ناو شێن مەجیدە شەهێن مەجید ئەتوانی هەڵسی شێن خات بەڵێ دەرچوی بەشی ژمێریاریم ژمێریاری تاوا بەڵێ سەپۆرتی کام پرۆژە لە کام پرۆژێ بەشداری لە پرۆژەی پەتاتەکەیە ئەگەر بەردەوام بواە گەنجێکی زۆر سوودمەند دەبوو لەو ئێستا ئێوە توانیتانە سوودمەند ببن بەڵێ بەچی تر ئەتانەوە یان پەیامتان بۆ گەنجی هاوڕێتان کە تۆ مەسەلەن پەیمانگە تاوا کردووە ئەتەوە گەنجانی کە بێکارن چی بکەن مەسەن ئەوانەی دەرفەتێکی وەکو ئێوەیان بۆ ڕەخسێ هیوادارم بەشداری ئەو پرۆژانە بکەن و کاری خۆیان هەبێت و سوودمەند بن باش دەستخۆش خان خاتو حەمیدە تۆ چیت کردووە لەناو پرۆژەکانە وەکو گەنجێک ئەتەوێت چی بکەیت سوودێک بەخۆت و بە دەوروبەرەکەت بگەێنیت سەرەتا سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ کورسات هەمیشە هەر ئاودان بێ سپاس بۆ بەڕێستان بێ ئەوە ئاوادان ئەلبەتە زۆر جوانیان فەرمووکە ئەڵێ پێویستی دایکی داهێنانە لە دوای تاواکردنی پەیمانگا و توێژینەوەی زانستیەکەم کە لەسەر هەنار بوو لە چ بەشێک بووی لە پەیمانگا کاریگەڕی کارم تاوا کردو باشە دوایەوە کە هەڵەبجە بەڕاستی شانازیمان زۆرە لە شەهید بوون و لە شاعیر بوون و لە کەش و هەوا و لە سروشت و لەوانە بەڕاستی یەکی تریش دە شتانە کە ئێمە شانازی پێوەکەین هەڵەبجە هۆرامان و شارە زوور بەرهەممانە و سروشتی جوانی هەڵەبجەیە بۆیە ڕاستیەکەی دەبێنازی لێ نەپرسینەوەی ئەو بەرهەمە و ئەو شتە ناوازە و کۆڵی دەرەجەیەکەی کە هەمانە چەند ساڵ لەمە پێش بە خۆشحاڵیەوە بیچێک ملەوانی کە بیرۆکەی دامەزراندنی فیستیڤاڵی هەنار لە ئەنجومەنی ڕێکخراوەکان
و دواتریش پێویستی وردەکاری زیاتر و چەند کەسانی دڵسۆزاتر ناو بابەتەکە و سپاس بخوا کە ئیسە بووتە مدیرەیەک. خات و حەمیدە چ پرۆژێک؟ بەڵێ من لە ناو ئەو پرۆژەیە کە نوعی لە بێسەروبەرەی لە فرۆشتنی بەرهەمی ساختکردنەوەی بەرهەمی هەنار و بەرهەمەکانی بە شێوەیەکی گشتی بەتایبەت ڕووبەنار کە ئێمە هەڵەبجەیی زۆر شانازی پێوەکەین و سەرمایەیەکی ئابووریشە بۆ ئێمە. سپاس بخوا من لەناو ئەو بیشا کە سەرباری ئەوەی کە خۆم ئێستاوکو و بازرگانی بە ڕووبەنارەوە ئەەکەم لە وڵاتان و هەروە لە وڵاتی خۆشمان هەرێمی کوردستان و عێراقیش. بەڵێ بێژگەلەوە بیرم لەوە کردەوە ئەوانت بچنێتێکی ناستا حەمیدەخانە و شوشەی بۆێنەوە. بەڵێ بیرم لەوە کردەوە کە هەر لەسەر شێوازی هەنار بۆ ئەوەی پاک فرۆشیەک لە بەرهەمە کاڵاکەمانە هەبێ هەر لە شکڵی هەنار دەبەی ڕۆبەنارم بۆ دروست کردەوە لە شێوەی خۆی بەڵێ کە ئەگەر هاوکاری بکرم شتەکە گەشە پێ ئێم بۆ هەموو هەرێمی کوردستان ئەو بە هەناری کە دروستەکەی ئەی خەیتە پاکەتێک ئەو شوشەیەوە کە هەر خۆشتان بڵێ هەر لێرە دروستەکەی کڵاوەی سەری هەنارەکە ئەبێتە شوێنی دەرەچەی یاوەتەکردنەوەی شوێنی ڕۆبەتێکردنی ڕۆبەنارەکە بۆەوەی بازار چاوی کڕیار زیاتر حەزی لە کڕینی بابەتەکە بێ و ئەوەی چەکە لە شتە هەرە باشەکانی فرۆشتن لە قوتونان بڕاستی لە وڵاتی ئێمە بەتاخەوە عێراق و هەرمی کوردستان تۆزێک ئێمالی هەیە لە ساختمانی بەرهەموو کاڵەکانە سەرباری ئەوە حتا لەزگەشم بۆ دروست کردو بە ئینگلیزی بە عەربی و بە کوردی هەر خۆت بەڵێ بۆ ئەوەی زیاتر کڕیاری هەبێ و زیاتر ئەمە لەکوێ دروستەکەی ڕاستیەکەی لە وڵاتی ئێران سەرەتا تەسمیم و دیزاینەکەمان دروست کرد و بۆ بەرهەمهێنانەوەی پێویستی بە پشگیرێکی مادی هەیە کە لە 6 ملیۆن زیاتر ڕاستیا بارودۆخی ئابووری شتێکی ڕاگیر کردوم گەرنا هەر کۆڵ نایم لێ و کۆتایی پێێنم ئەوە کەمەیەکێک لە شتە باشەکان بۆ فرۆشتنێکی زیاتر لە وڵاتان لە دەوروبەر و هەروەها لە فستیڤاڵی هەنار ساڵانەکە ئێمە ئەبینە سەر چاوێک لە بەرهەمهێنانی هەنارەکە ڕبە هەنار دروستەکەیت بەڵێ 100% سروشتی سەرباری ئەوەی کە ئێستا ئەیفرۆشم بەڵام لەگەڵ ئەوش ئەمەوێت ئەو شکڵە جوانە بم بە فرۆشتنی کاڵاکە بۆ ئەوەی زیاتر مشتری هەبێەوە بۆی بتوانێت کۆمەڵی خەڵکی کە ئیشی تیا بکە ئەمە ئەگەر بڵێم زیاتر لە 100 کەس 200 کەس زیاتر ئیسفادەی لەکە بۆچی لە ناو خودی هەرێمی کوردستان ئەکرێ بڵێم زیاد لە 4000 کەس ئیسفادە لەم پرۆژەیەکە لە بەرەوەی کە ئەوان ئەبنە کڕیاری قوتووەکە مشکلێکی زۆر جوان و هەروەها بازارەکە گەرمترە بێت و زیاتر ئەو کاڵایی کە هەتە بە شێوەیەکی جوانتر و دیزاینێکی زۆر نوێگەری ئەخیتە بەردەست و سەرباری ئەوە ئەتوانی هەناردەیەکی تەدەری وڵات کە ئەوە جێگەی شارەداوە هەناردەکەیت جان هەڵدەی هەناردەکەیت 100% ئەوە ئیشەکەم بۆ ئەوەیە هەدەفە گەورەکەم ئەوەی شەڵاگەر تەواویکەم هەوڵە ئەم ساڵ بە شانازیەوە بە دڵخۆشیەوە کە ئێمە بووینە نوێنەری هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنمان بۆ هەنار و ئیشەڵا مژدە ئێم بۆ ساڵی ئایندە ڕووبەنارەکەش هەڵەبجەی لێ دەیت و چەند شانازی شێوەیەکی زۆر جوان کە هەڵەبجە بێتە شانازی بە هەموو هەرێمی کوردستان وەک هەموو شتەکانی تر باشە باسی دوای باسی بربەستەکانێکین کە عومەر تۆ لە چ پرۆژەیەکە بەشداریت بەڵام سپاس بۆم دەرفەتا پێم خۆش بۆ قسانم بیست لەو هاوڕێ بە ڕێزانە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە دوشت هەیە زۆر گرنگە بەلامەوە باسی کەمێکیانەوەیە کە لە پندێکاڵە عقل پارە پەیاکە بەڵام پارە عقل پەیان ناکە دروستاتە ژیری لە مرۆڤە سەرچاوەی داهێنانە و ئەوەی بینیم بە واقعی فەلسفەیەکی نوێ هەیە کە خۆمێکێک ملو کەسانە ئیشی لەسەرەکەم و ئەوە لەمانیشە بینیم کە بە غەیری ئیختساسەکە کار لەسەر داهێنانەکەن ینی بە غەیری ئیختساسەکەی خۆی خەریکە ئیش لە شتێکی تراکە ینی ئیختساس تەنها ناوە و ئێستا مۆدلی ئەوە نەماوە تۆ بیت بۆ شتێک بخوێنی بۆی بەس لەو شتا داهێنان بکە لە ڕاستیەوە هیچ وانیەوە زانست و تەکنۆلۆژیا ئەو شتێکی تریش مان پێ ناڵێ مەسەلەن ببوورە کە کۆمەڵە خەڵک تەخەڕوزی کردو ئیلا چاوەڕێی دامەزراندن کات بڵێ ئەگەر دامەزراندن نەبێت ژانی من کۆتایی پێدێت بەتاکیدەوە وەڵامێکە بۆ ئەوە وە پێمانەڵێ کە زانین دەواازەیەکی کراوەیە بەڕووی هەموو مێشکێکە هەموو مرۆڤێکە باش ئیتر قرار نییە تۆ گەر بیرکاری تاوا کرد بێ نابێت دەستبەی بۆ ڕوبە هەنار دروستی کەیت قرار نییە تۆ هەر شتێکە تاواکردنە قرارە تۆ ژیریت بەکاربێنی بۆی ئێستا چی پێویستە بیکەیت ئەو کارە بکە منیشێکێکم لەو کەسانە تەبان من ئیدارم تاوا کردووە
ئێستا بەڕێوبەری پرۆژەیەکم کە پەیوەندی بە ئیدارەوە زۆر کەمە ئەویش پرۆژەی ماڵی تەندروستیە پرۆژەی ماڵی تەندروستی مۆدلێکی نوێی زانستیە بە ناوی ڕێکخستنی سیستمی کالۆری واتە وزە لە جسمی مرۆڤ بۆ دابەزاندنی کێشیان بەرزکردنەوەی کێش من ئەوەی تێبینیم کردبێ زۆر ینی بەتایبەت هەموو ئەوانەی کە لە بوارێ لە بوارای ئیشەکەن بە تایبەتی دکتۆرەکانیش طبعا من لە خۆمەوە دەستم نایە طبعا بە هاوکاری دکتۆرەکان و لەگەڵ ڕێکخراوی فیدای فنلندیا ئەم کارەمان کرد فکرەکەم لێرە جێبەجێ کرد بە خۆشحاڵیەوە فکرەکە ڕوونی کەیت مەسەڵ هەموو کەس بزانێت پرۆژەیە طبعا قەڵەوی یان لاوازیەکێکە لە کێشە جیهانیەکان لە هەموو دنیا خەڵک هەمومان گیرمان بەدەست ورگمانەوە یان هەندێکی زۆر گرفتی لەگەڵ لاوازەکەی هەیە کە لە ئاستی پێویستی جەستی خۆیان نییە طبعا ئەو ڕێگانە زۆر بوون کە خەڵک دەستی بۆرد بۆی کێشی خۆی دابەزێنێ تا کێشی خۆی بەرزکاتەوە کاتێک چوین بە دوای ئەمەیە کە داخۆ ئەم ڕێگانە ڕاستن لە ڕووی زانستیەوە پاکی غەڵەت بوو ئەوەی کە ئێستا بەداخەوە تەلەڤیزیۆنەکانی ژیژی لەسەرەکان طبعا ئەمە تەحەدایەکی زانستی ئەمە تەلەڤیزیۆنە و عالەم ئەمان بینێ و لەوانەیە هەزار دکتۆرمان بینێ بەڵام ئەمە تەحەدایەکی زانستیەوە ئەمە قسەی خۆم نییە یعنی وەکو کەیوان باسی کرد زانست شەرمی نییە مناقەشە ناکە پیشانتداڵە ئەوەیە بۆ مادەرکەو هەموو ئەو ڕێگانی کە ئێستا بەکارهێنرێن هەڵەیە مزعفاتی تری هەیە گرفتی تری هەیە بەڵکو ئەگەر کەسێکت بینی قەڵەو بوو ئەوە زیادەی کالۆری هەیە یعنی ئەم کەسە زیاد لە پێویستی جەستەی خۆی کالۆری داخلی جەستەی کردەوە پرۆژەکەتان لە چێوە دەستی پرۆژەکە تابان مۆڵەتمان بۆ وەرگرت لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە کە پرۆژەکەمان تەقدیم کرد ئەمە ئەوەیە ئەمە خزمەتێکی گەورەی بە هاوڵاتی چۆن فێر ببێ ئەپلیکیشنێکە لە چوارچێوە لە شێوەی جارێ تەنها سوشیال میدیای کارمان کردو بەڵام ئۆفیسمان هەیە و بەردەوام خەڵک هاتوچۆکە یەک جارە هاوڵاتی کە بەڵێ تەواو خۆماڵیە یەک جار کە هاوڵاتیەک یەت بۆ هەمیشەیی فێریەکەین تا ماوە ئەو کەسە بۆ لاوازبوون یا بۆ قەڵەوبوون نەچێ وەلای هیچ دکتۆرێ ئەمە یەک دنیا داهات بۆ گیرفانی و کەسە گەڕێنێتەوە کە لە ڕاستیە تۆ توانی لەم بوارەیە تۆ خۆت پزیشکی ڕاستەقینە جەستەی خۆت بین و کاکەم نیش دوای دێ بەڵێ بەدەنیایەوە لە خزمەتان نابین مەبەستەکە چییە فێرکردن زۆر مهمە داهاتە گەڕێنێتەوە بۆ ئەو تاکەی کە قەڵەوە کێشی زۆرە ئیتر خۆی بۆ هەمیشەیی ئاگای لە خۆراکەکانی بەردەسی بێ ئێستا من نەزانم ئەوە نارەکە 100 کالۆریە مەسەڵەن بۆ لە بەرمە ئەی تۆ بۆ لە بەرینە بێ و ئەیژزانی دوجار تۆ جەستەی تۆ بە پێی باڵا و تەمەن و کێشت چنێک کالۆریت پێویستە و کاتێک خۆراکەکانی بەردەستی خۆتت ناسی بە دڵنیایە و ئیترە زانی چۆن مامەڵ لەگەڵ جەستەی خۆتا بکەیت چەند کەستان کار لەو پرۆژە طبعا 5 کەس کاری تیاکەین توانیتوانە هەلی کارێک بۆ خۆتان دروستکەن بەڵێ بە دڵنیایەوە زۆر باشە و بەردەوام باشترە چونکە مە کێشەی بەشێکی زۆر لە مرۆڤەکانە ئێستا حالیان کێشەی من و کاکژاری مسەوەڕ و کاکەم نیم مسەوەڕش بڵێ باشە ئەو سیانەتان ئێمە ڕێخستنی سیستمی کالۆریتان بۆکەین داخلی ناو سیستمەکەتانەکەین کە چۆن کێشی خۆتان دابەزێنن و لە کوێ ڕای بگرن کاکە عمەر ینی زۆر جار منە بینم کۆمەڵێک دەرمان لە ڕیپەیجی ئۆنلاین و کۆمەڵشتە فڕۆشێ هەمووی لە دەرەوە هاورداکرێ ئیتر طبعا ئەمە زیانی زۆری لە جیرفانی خەڵکدا و ڕەنگە زیانی تەندروستیشی هەبێت زۆر طبعا وەکوتم ئەمە وەڵا ئەم پرۆژێ ئمە وەڵامدانەوەی تەواوی ئەو سیستمە هەڵانەی کە ئێستا باون قرار نییە هەر ڕێگەیەک کە کێشتی تۆی دابەزاند ڕێگەکە ڕاست بێ یعنی قرار نییە کە کێشی دابەزی تۆ ئیتر بە ڕێگەکی ڕاست کرد بێتت ئەبێ مرۆڤ لەوە تێبگا جەستە یعنی ناوەوەی نەک دەرەوەی مەسەلەن جگەر ئەگەر هەر هاوڵاتێک بزانێت چەند هەزار ئیشەکات ئەیتر ئەو کاتە زۆر بە حساسی و بە ئاگاییوانێکی کوردی خۆماڵیانە پێڵێن کاتە ئێستا سوودەکەتان دوولایەنێ بەشێکتان توانیتانە خۆتان هەلی کارێک بۆ خۆتان دروستکەن و پارێکیش بۆ جرفانی و کەسانە بجێڕن و کە سەردانتان و فێر ببێت کە ڕێگەیەکی هەڵە بەکارنێنێ بۆەوەی چونکە تۆ ئێستا مەسەن تۆ خۆت من ئەمەوەی کێشم تا بەزێن بە دڵنیاوی لەبەر یەکەم شت لەبەر لەوانەیە گەر لەبەر شکڵی بێت تۆزێ ڕاشی دەکەوی دوو هەم شتەوەی کاتەوێ تەندروست بیت ئەگەر تۆ ڕێگەیەکی هەڵە بەکاربێنی بۆ دابەزاندنی کێشی کەواتە قەڵەوبی باشترە وەگلەوەی تووشی نەخۆشینی جگەر گەدا گرفتی گورچی لە ئەوانە ببیت لەبەرەوە ئەمە بە گەورەترین خزمەت گوزاری تەندروستی زانین بۆ هاوڵاتیان
کعمر قسەی زیاتر ئەەکەین پێسێت تۆ پرۆژە وەرزشەکە بیت شکڵە دیارە کاک من ماکوان ئیبراهیم ئەتوانی هەستە سەر پێ کاک من ماکوان ئیبراهیم کاکە ماکوان ببورە دەرچی بەشی کارگەری کار کارجێڕی کار بڵێ بڵێ لە چ پرۆژێکا کارەکەیت وەڵی پرۆژەکە تەبەن پرۆژەی وەرشەکەیش ڕاستە بەیەکەوەین بەس بەڵام زیاتر پرۆژەکە لەگەڵ کاکیوانە ماوسەکیێوان من وڵات لە پەتاتەکە و لە برنجەکەیشا باشە کاکە بەڵافوو لە پەتاتەکە من دەرچوی بەشی کارگەڕی بووم 2014 تاوام کردووە بەڵام نزیکی 2 ساڵ لە ماڵەوە دانیشتم هیچ شکارێکم نەبوو بیرۆکەی و پەتاتەمان بۆ هات ئەو پەتاتە توانیمان وەکو ماوەساوتی 500 کیلۆ 500 کیلۆ پەتاتەمان هێنا 6500 کیلۆ پەتاتەمان بەرەم هێنا خۆتان ڕزگار کرد لەوەی کە کارنی و بەڵێ ئەمەش هۆکارێک بوو ئەوی کە ئەوەی بێکاریەکەمان لە ماڵەوە دانیشت بووین لە ڕێ ئەوش توانیمان برادرانمان لەگەڵ خۆمانە کە ستافێکی زۆر بووین نزیکەی 20 بۆ 25 کەس بووین بەیەکەوە سوپاسی تەمەەن وەکو ماوەساوتی پشتیوانیمان هەبوو بەڵام پشتیوانەکە هاوکارێک بوو بۆمان ینی توانیمانە ئەم ساڵ تەنها تێستمان کردووە ئەو پەتاتەی سەرمێزەکەی ئێوەیە بەرهەمی بەڵێ ئەو پسا پەتاتەکەی خۆمانمان نهێناوە پەتاتەکەی خۆمان لەم پەتاتی جیاواز بوو باشتریشیانی بەڵێ ئەم پەتاتە پەتاتێکی ئێرانیە بڕاو کە ئەم پەتاتە گەر کوونێکی تێ بکەیت بە دامپاگەرەیەک چیلکەیەک هەفتێ دانێ بۆکە نەکات بۆ ئەم پەتاتە دەرمان کراوە پەتاتە و جۆرەها ینی کووت و ئەو شتانەی تێکراوە بەڵام ئەو پەتاتی ئێمە جیاواز بوو بۆچی جیاواز بوو چونکە ئەو پەتاتێمە کە هێنامان خۆمان ئامان داوە لە ڕێگەی هەیە لە ڕێگەی فەرارەوەشتانە و دەرمانی تێکرد هیچ جۆر دەرمانێکمان بەکار نەهێنا بۆ ئەو پەتاتەیە و هەروەها کاتی ئاودانەکەی و هەروەها کاتی ناشتنەکەیشی کاتی ناشتنەکە ئیسا هەندێک کەسێ بوسا بۆچی ئێمە لە 500 کیلۆ توانیمان 6500 کیلۆ بەرهەم بێنین بۆ ئەم پەتاتە کە هێنیت ئەگەر بتوانین لە کاتەکەی خۆیە ئیسا پەتاتە کاتێ ئەگەر داینیت کاتی کە ئەو کاتی کە تۆوەکە ئەی نێژیت چەکەرێکی زۆرەکات چەکەرێکی زۆرەکات ئەو چەکەرەی ئێمە نابێبیێلی ئەو چەکەرێ زۆرە بکات کە ئەی نێژیت پەتاتە بەرهەمی فێری بوارەزانستێکەشی بوون بەڵێ بەرهەمێکی زیاتر ئەدا بەدەستەوە ئانی توانیمانە لەو 500 کیلۆ 6500 کیلۆ بەرهەم بێنین لە ئەم ساڵە من تەسەوەرەکەم ئەم ساڵ ئەم پەتاتە ئەەکەینەوە تەنێک بە تقریبا 15 بۆ 20 تەن ئەتوانین بەرهەم بێنی هەر ئێوە ئەو کۆمەڵە گەنجە زیاتری نەکردوانی توانیتوانە هاوڕەکانی تریشتان بخەنە سەر بەڵێ منەڵێم 20 بۆ 25 لە ستافەکەمان 20 بۆ 25 کەسی ئەنی ئەزیا ئەم ساڵ ئەگەر تەنێک پەتاتە بنێژین 15 بۆ 20 تەن بێت ئەتوانین ستافەکە زیاتر ئەەکەین و هەروەها بەرهەمی تری هێنا پرۆژەکانی تشمان پرۆژەی برنجیشمان لە ساختکردنەوە لە بە بازارکردنە گرفتان بۆ دروست نابێت نەخێرنەوەڵە وڵات تەبە لە هەرمی کوردستانە هەر دروستە بێت لەبەروی تۆ بەرهەمێکی جوانە دەی بەدەستەوە لە بازارە خۆمان زانین وەزئی بازار و اقتصادی ئابووری ئەم وڵاتە چۆن بەڵام لەگەڵ ئەوە بێ هەر نەوەسی ئەگەر بۆ ئێمە بڵین وڵا بازارمان وایە خۆ دەزانین لە پێنجێن تەماتێکی زۆر فڕێ ئەدرا خیارێکی زۆر فڕێ ئەدرا ئەمەش ئەگەر وا بکەین ناتوانین سەرکەوتو بین باش زیات خاتون تۆش ناوی خۆت بڵێ و لە چ پرۆژێکا بەشداری تو چی تەواو کردو من سەنا بورهانم خاتۆتوانی هەستیت باشە من ناوم سەنا بورهانە لەگەڵ کاکێوان ئەوانە ئێمەشە لە پرۆژەی پەتاتە برنجەکە بەشدارین طبعا ئێمە چۆن بوو کە بیرمان لەمە کردەوە نابێ ئێمە هەرتەنها چاوەڕێ ئەوە بکەین کە هەر موچەخۆر بین و حکوومەت پارەمان باتێ و چاوەڕێ دەستی حکوومەت بین کە پارەمان باتێ بەداخەوە کۆمەڵێک کەس هەنێشتیان هەیە هەنێشتیان پێ ناند ئەو شتە وەک چۆن ئەڵێ بیخەنە ڕوو هەر چاوەڕێ ئەوواکەن دامەزرێن خۆڕاستە خۆشە هەمووی دامەزرێت و لە ماڵەوە بخۆی موچەوەرگرێت و بەبێمان و بوون ینی لە ماڵەوە دانیشی موچەوەرگری خۆشە بەڵام ئێستا کۆمەڵێک دەرچووی بەشە جیاوازەکان لە ماڵەوە دانیشتون هۆکارەکەی چییە تااقەتیان نیە هەنێ ئیش هەیە بیکەن تااقەتەکە چۆنە ئەڵێن ئیش نییە باشە بۆچی ئێمە باوباپیرانی ئێمە هەموو شتێکیان هەبوو هەموو بەرهەمی خۆماڵی ئیشوکاریان هەبوو بە نمونە تەماتەیان هەبووە پەتاتەیان هەبوو بامیان هەبوو هەموو شتە خۆماڵیەکان خۆیان دروستیان کردووە چاوەڕێ هیچ موچەیەکیش لە هیچ حزبێک و لە هیچ حکوومەتێک نەبوون کە وەریگرن پارەشیان پێ بووە نەشیان و تۆ پارە نییە و یان هیچمان نییە
تۆ وەرە کاتێک کە پرۆژەیەکی پێەیە کاتێک کە شتێکی پێ وەرە خۆت بیکە چاوەڕێمە بە کەس دەستێ بگرێ خۆڕاستە ئێستا ئەمەمان گرتۆ پێویستمان بە چەند کەسێک بووە کە دەستمان بگرێ خۆمان بە تەنها نەمانتوانیوە ئەمە بکەین بەڵام ئێمە چۆن ئەمەمان کرد ڕۆشتین گەڕین بە دوای ئەو کەسانەیە کە شارەزایان لەمەیە هەبوو هەمومان ئێستا باوباپیرانەکانی ئێمە هەمووی ئەمە ئازانن خات و سەناتۆچی تەواو کردو لە من هیچم تەواو نەکردووە بەڵام من لە ڕاگەاندنا کارم کردو لە ڕاگەاندن کارە ڕخراویشم کردو بە ئاسایی ئەزانی لە چێڵگەیەکی پەتاتەیە لە برنجە کار زۆر زۆر شانازیە بۆ من بۆنە بۆچی هەر چاوەڕە بمن موچە وەرگرم لە ماڵەوە دانیشم با خۆم بێم ئیش بکەم هەم بۆ تااقەتی خۆشم هەم بۆ ئەوەی هەلی کارێک هەم بۆ خۆم هەم بۆ خەڵکیش ئەرەخسێنم هەم بەرهەمەکەی خۆشم تەندروستیرە کە خۆم بیخۆم بۆچی چاوەڕێکم لە دەرەوە من شتم بۆ بێ کە ناشزانم ئەو شتە چۆن چۆنی دروست کراوە ئایا تەندروستە ئایا تەندروست نییە خۆم دێرە خۆم شتەکە دروست دەکەم ئەشزانم کە تەندروستە وەهی بەرهەمی دەستی خۆشمە تاموچێژەکەشی زیاترە زۆر پێیامەت بۆ هاوڕێ و هاوکارانی لە هەموو ناوچەکان مەسەلەن خەڵکی توانێت لە ئاژەڵداریشی بچووکە مەسەلەن و بەرهێنانێکی بچووکە و ژێوێک بۆ خۆی دابینکە و چەند کەسێک بخاتەکار مەسەلەن لە باجینان لە ڕاپەڕین لە گەرمیان لە سلێمانی لە هەولێر هەر شوێنێک بێت لە هەرێمی کوردستان هەرێکە و بوارێک ئێمە کە ئەڵێن پەتاتۆ برنج تەنها پەتاتۆ برنجەکە نا وەرە تۆ نان بکە بۆ خۆت مەڕۆ لە بازار نان بکڕی ئێستا چەند خاتون هەیە لە ماڵەوە نانەزانێت خۆت ڕاستەخۆ لە چێڵگەی برنجەکە کارتە کرد ئێستا باڵە کارمان کردو چۆن چۆنی بۆ مەسەلەن بۆی بینەرەکان هاوڕێکانت ببینن مەسەلەن گەنجێکی وەکو تۆ زۆر زۆر بەلامەوە خۆش بوو زۆر هەستم بە چۆن ئەڵێ ئاسوودەی ئەکرد کە ئەڕۆشتین دەوێ ئیشمانە کرد بۆ نا من کچێکم قەیچێکا با من بێم لە دەرەوە ئیشکەم بابم ئەو ئیشە بکەم بۆچی نەنکی من کردویەتی دایکە من بۆ کردویەتی من بۆچی پێم شەرم بێ بێم بیکەم کە کچێکم قەیچێکا منیش بابیکەم زۆر زۆر ئاساییە زۆر هەست بە ئاسوودەی ئەەکەم بۆچی هەمومان لە ماڵەوە ئێستا دانیشتن تووشی خەمۆکی بوون وەرە بزانت لە 100 کەسا یەک نەفر ناڵێ دڵم خۆشە هۆکارەکەی چییە هەمووی لە ماڵەوە دانیشتۆ من ئێستا خۆم دەوامێکم هەیە یەم دەوامی خۆمەکەم لە ماڵەوە دانیشم ئیتر هیچ ناکەم نە ئەچم ئەگەڕم نە ئەچم دەرو دەشتێکەکەم لە ماڵەوە دانیشم بیرەکەم و تووشی نەخۆشی ئەبم تووشی خەمۆکی ئەبم دڵم خۆش نییە ئەی بۆچی باو باپیرانی ئێمە دڵیان خۆش بووە هەمووی ڕۆشتون بە هەرەوەزی کاریان کردو لە دەرەوە چەند گەنجن کارەکە ئێمە هەمومان بیست بۆ 25 کەس هەمومان ستافەکین ئەوەنی خەڵکی کەشمانەیە بۆ ئەم ساڵ هەر لە ڕێگەی سوۆشیال میدیا کە بڵاومان کرێ مەخەرێکی و ئیشانین و لە بەرنامەی ڕابردوو چەند کەس لە ناوچەکانی بۆنە سەنگا و لە ناوچەکانی دەوروبەری خۆمان ئەم ساڵ تقریبان نزیکی سەرپەرشتی 100 دۆنم زەوی پەتاتەکەین بۆ ئەو گەنجانە کە بێ بە هەلی کار بۆیان هەنی ئەوە نییە کە ئێمەدانون خەڵکی کەشەیە بەڵام بۆ خودی خۆمان ئەوەی کە لەگەڵمانە بێ و حەز بە ئیشەکە بکات ئێمە داخلی ئیشەکەیەکەین و ئەگەر لە شوێنیشی تریش بێت داوای هاوکاریتان لێ بکات ئێمە لە پێشنیارمان کرۆ بۆ چەند شوێنێک لە ڕانیە لە پشدەر بۆ ئەم ساڵ ئێمە چەند هاوڕێکمان هەیە لە سەنگا و کە کارمان لەسەرەوەیە کە 600 دۆنمێک بزانین بتوانین بکەن بە پەتاتە باش خاتۆ سەنە بەڵێ هیوادارم کە هەموو گەنجەکان بێنە دەرەوە هەمووی ئێستا هەردەمی هەر کەسێ بکەرەوە بێگومان پرۆژەیەکی پێەیە بیرۆکەیەکی هەیە لە هەر بوارێکا بێ من ئێستا خوشکێک ئەم خوشکە بچووکەم کە دوای ئەویش لەوانەیە قسە بکە ئەو تەمەنی زۆر مناڵە بیرۆکی چنینی هەیە شت ئەچنێ لە ماڵەوە قەیچێکا با من بتوانم شتێک بۆ خۆم بچنم ئەوەی کە ئەچم لە بازار کۆڵک پارەی پێ ئەم کە دوو جار ناتوانم لە بەریکەم ئەوەنش گەرمم ناکاتەوە بۆستان با من خۆم بەم شتێک بچنم بۆ خۆم هەم گەرمم ئەکاتەوە هەم چووکم هی دەستی خۆشمە زۆر زۆر یعنی خۆشترە ئەشتانە گەورەیکە کۆمەڵی هەلی کار بۆ کۆمەڵێک کەسی کە بڕەخسێنێ هیوادارم ئەوانەی کە ئێستا من ئەبینن هەمویان خۆیان بێن خۆیان ئیشکەن چاوەڕێ دەستی هیچ کەسێک نەکەن کە ئەوەی کە پارەیان باتێ ئەوەی کە بڵێ ئیش نییە من لەگەڵ ڕێزم ئیمانم بەوە نییە ئەڵێ ئیش نییە ئیش هەیە تۆ ئەگەر بجوڵی ئیشێ بۆ ئەبێ بەس لە ماڵەوە دانیشی چاوەڕێکی ئیشەکە خۆی بێتە بەردەمێ نایەتە بەردەمێ ئیشی بۆ نابێ هیوادارم هەمووی بێ خۆیان ئیشکەن سپاس دەکەم دەخات و هەنا تۆش باسی پرۆژە چنینەکەتمان بۆ کە هەستە سەر پێ ببوورە هەنا بورهان بەڵێ چی تەواو کردو خات و هەنا ڕاستێک هێشتا خوێندکار هێشتا خوێندکاری باشە دەست خۆش
باشە تۆ بیرۆکەکە چییە پرۆژەکە چییە؟ من شو عمروتی لە پەتاتە خۆرەکانمە لەگەڵەمانە لە پرۆژەی پەتاتە و برنجەکە یا بەشدار بووم یاڕۆکو تریش بڵێم خۆم بیرۆکەی چنین و ئاوا کاری دەستیم هەیە چییە پرۆژەکەت مەسەلەن چۆن هاوکاریت بکرێت پاڵپشتیت بۆی گەورەیکەیت هاوکاریم تەنها بڵێم پێویستم باوکاریکی وانە بەستە ناگەرمەوێ گەورەکەم بۆەوەی گەورەکەمە هەڵ بڵین هەلی کار بۆ گەنجان بڕەخسێت ئێستەی وایە لە ماڵ و دانیشێچە بۆ 5,000 بە شتێکە بای 2,000 شیت یا سەرف کرا و 2,000کە بکری لە ماڵەوە بۆ خۆ دروستی کەی 30,000کە بۆ گەڕێتەوە دێ بە شتێکی تر تەنها مەگەرم بۆەوە گەورەکەمەگینا شانازی بە کارەکەتەوەکەیت کە لە گۆلە برنجێکا کارەکەی دەچەڵگە برنجێکا کارەکەی لە پەتاتری شانازیە جێگەی شانازیەوە دەستخۆش کاکە چۆن پرۆژە وەرزشەکەتان چی بووتت بۆ بەرهێنانمان لە وەرزشە هەیەوە پەیامت بۆ گەنجان بۆ ئەوانەی کە تۆ ئەبینن ئێوە ئەبینن هاوکارەکانتان بۆ ئەوی بتوانن هەمووتان ڕاوێشتان پێ بکەن بڵێ من مەسەلەن گەنجێکم ئەمەوێت کار بکەم مەسەلەن ئێستا کە خوێندنیش وەک پێویست نییە ئەتوانێت دەرفەتی باشتری هەیە دیارە حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە دوو جۆرە بەرهێنان هەیە یەکیشیانەوە بەرهێنانی قاتیلێ بگوژێت تەنها کار لەسەرەوە کات هاوردە بکات باشە جۆریی کەیەوە بەرهێنان بەوە بەرهێنانی خۆشگوزەرانیە ئەوە بەرهێنانایەوە کە خودی گەنج بەشدارەتێ و خۆت ئەوە شتێکی ڕوونەوە کە گەنج سەرمایەکی گرنگیە وڵاتەیە و دەستگرتنی گەنج پێویستی بە هاوکاریکردن هەیە و پێویستی بە دڵنیایی هەیە و ئەم ڕوانگە لە وڵاتە پێویستە گرنگی پێ بدرێت لە دوای پەروەردە ئێمە شتێکی ڕۆن وازحە ئەوەی کە گرنگ بێت کشت و کاڵە باشە لە دوای نەوت کشت ئەوەندە گرنگتر بوو بەڵێ لە دوای نەوت کشت و کاڵە جاب ئەم پرۆژە کشت و کاڵیانەی ئێمە کە هەنگاو بە هەنگاو هێناومانە کە هەتاوە کۆم مستەوامان هێناوە ئێمە کتێبمان نووسیوە لەسەری باشە و نییە تەنها بە وەرزش ئێستا ئێمە و پرۆژەکە چیانی وەرشەکە ئێستا بۆ نمونە دروست ئەبینین کە قەیرانێکی ئابووری وەرزشی گەورە هەیە لە ئێسا هەر وڵاتەکەمان لە قەیرانی ئابووری بەڵام زیاتر لە بەرۆی وەرزش تەنها بەکارهێنەرە لە وڵاتە تووشی قەیرانێکی گەورەی دارایی بوون یانە وەرشەکەن ئەم وەرشە یاریگای فوتساڵمانەیە طبعا من تەخەسوسی خۆمە ئەم یاریگا فوتساڵانە ئێمە شارمان هەیە قەزامان هەیە پارێزگامان هەیە یاریگا وەرشەکانیان وەک پێویست نین یعنی بۆ منە پارێزگایەک ئەبینی 8 یاریگا بوون لە پارێزگایم 8 یاریگای وەرشی هەیە لە کاتێک ئایبینی زیاتر لە 100 فرقە و تیپ و پلەیەک و پلە دوو پلەسێ هەیە جگەوەی نادەکەی جگەل لەوەی کە خەڵکانێک بۆ حەز و خولای خوانەچن ڕاضەکەن یەک کاتژمێر لەم یاریگانە کە یاریتی ئاگرە کە یاریگای فوتساڵە $15 یان بڵین بەینەکی خۆمان 20,000 ئەگەر تۆ دەدوایەکی ئاسانی و سادەی بۆ بکەیت لە مانگێکە زیاتر نزیکەی چێتە $5,000 قازانجەکە یەک یاریگا تێچەکەشیەوە نییە تێچەکەشی لە یعنی شتێکی زۆر کەمە تێچێکی زۆر کەمیە ڕێگەیەکی زۆر ئاسانە کراوەیە لە بەردەم یعنی کراوەیە لە بەردەم دەسڕادارانە جێتانی بەرپرسە نەک ئەوە ئێمە ئەوەی ئێمە پرۆژەیەکمان هەیە کە جەدواکەیمان تازە تەواو کرد جەدوای اقتصادیەکەی سەردانی مەیدانیمان کردووە ئەتوانین یەک دەرچوو لە پارێزگای هەڵابجە نەهێڵنەوەی بخێنە سەرکار 3,000 هەلی کار ئەڕخسێنێ یعنی پرۆژەیەک ئێمە هیچیشمان ناوێت تەنهامانەوە دەعممان بکرێت ئێمە پرۆژت لە بچووکیشۆ دەستمان پێکڕۆ هەنگاوی گەورەمان نەناوە بۆ نمونەوە پرۆژەی ڕووبە هەنارە پێویستی بە $5,000 پێویستی بە $5,000 یعنی ئەوە نییە بڵێ ئێمە شتێکی قورسەوە هەنگاوەکەی زۆر ئاسانە هێن تەنها هێنانی کارگەکەیە بۆ ئێمە ئەو قوتووی لە قوتونانەی لە شێوەی هەنارەکەت بۆ دروستکەین هەر ئەومانە یعنی هیچ کەمان نایەوە $5,000 پێویستە لە پرۆژەمانەیە لە $5,000 ئەڕوات بۆ $1 ملیۆن ئەو $1 ملیۆن 2,000 هەلی کارە ڕخسێنێ هی ئەویشمانەیە و پرۆژەمانەیە بەدیلی نەوتە ئێمە چەند شوێنێکیشمان کرد لە کاتەکانی کات ئاماژە بە شوێنەکانی کاکەم کە چی بوون لەکوێ هاوکاریگران و پێویستمان بەچیە پێم بڵێ لە بەرەوەی کاتەکەم بەرەو کۆتا هەرێک پێامێکی ژاڕاستی گەنجام بکەیت دەڵێن
طبعا کە ئەو واقع پێویستە گەنج هەمومان وا بیرکەین و نە گەنج وڵاتە زۆر بێنازە پێویستی بەوەیە کە نازی بدەیت و دڵنیایی زۆر مهمە. ئێمە بۆ خودی خۆمان لەم پرۆژانە چەند جارێ زەرەرمان کرد لەبەرەوەی لەگەڵ چەند کۆمپانیایەک ڕێکەوتین بەڕاستی گەیاندینێتە خاڵێک ئێستا ئێمە هەر خۆمان معنەوێتمان بەرزە ئەنا گەیاندی یعنی زەرێکی زۆرمان کردووە لە یەکێک لە کۆمپانیەکان کە پرۆژێکمان تەقدیم کرد $5,000 زەرمان کرد لە یەکێکی کە بەڵام کۆڵتانەدا $2,000 زەرمان کرد لە هەر لە پرۆژەکەی خۆشمان و تەقدیممان کرد چونکە پاڵپشتێکی ئەوەمان نەبوو کە بتوانێت ئەمە بگەێنێتە شوێنی خۆی جێگەی خۆیەتی کە سپاس و پێزانینی خۆمان بە ناوی ئەو گەنجانەوەمان سپاس و پێزانی خۆمان ئاراستەی وەزیری کشتتوکاڵ بکەین زۆر بەڕێز بێگەر تاالبانی هاوکاری مادی و معنەویشمان بۆ ئێمە 5 پرۆژەمان لە ڕێگەی بەڕێزیانەوە تەقدیمی ڕێکخراوی فاوی جیهانی کردووە کە ئەم 5 پرۆژە قەناعەت و باوەڕمانەیە ئەم 5 پرۆژە لە کاتی خۆیان جێبەجێ کرێت شتێک نامێنێ بە ناوی بێکاری و بگرە دەرفەتی دووەم هەلی دووەم ئەدا بەو کەسانەی کە موچە خۆرن بۆی جارێککە لەو بوارانە ئیش بکەن باش و بیریشم نەچێت سپاس و پێزانین ئێمە یەکەم هەنگاومان نووسنگەی بەڕێز کاقوبات تاالبانی یەکەم هەنگاوی پرۆژەکەمان ئەوان بوون سپاسیانەکەین و پێویستمان بە بەردەوامی هەیە و زۆر پێویستمان بەدەستگیرۆیە و پێویستمان بەوەیە کە ئێمە زانست وابیر ئەەکەینەوە ئەم وڵاتە ئەگەر زانکۆیەکی تیانە بێت بۆ بەرەمێنانی ئەقل هەمومان لێ بەرپرسین بەکۆ ئەگەر شوێنێک نەبێ ئەگەر نتوانین هەمومان موبایلێ دروستکەین ئەوە کۆی مجەمەعی گەنج و دەسەڵاتداران هەمووی لێ بەرپرسە بەنار خودی گەنج و من نیم لێ بەرپرسم دەست خۆش باکە بدەیتە خات و حەمیدە بۆی من بەرنامە کاتەکەم کۆتایی پێهات دوا پەیامی تۆ بۆی هێندە ئەڵێم ڕەحمەت لە ئەحمەد موختار جاف ئەفەرمێ لە خەو هەستن درەنگە میلەتی کورد خەو زەرەرتانە ئایا خەوی سیاسی بێ خەوی ئابووری بێ خەوی ڕۆشنبیری بێ من ئەگەر ئاشێک یان با بڵێ مەگەر کارخانێکی تایبەت بۆ نمونە لە ئەو هەموو گەن مەجوانی شارە زۆر هەیە ئێمە ساڵانە ئەپارڕین و لە حکوومەتی عێراقی کە بۆمان سەرفکە هەر ئەو ئاشت نمونەیە بێتە هەڵەبجەی ئێمە بێتە شارە زۆر ئەتوانین تەواوی بەرهەمەکانی ساور و قەرەخەرمان و گەنمە کوترا و بڕوێش و ئەو شتانی کە لە تورکیا و لە ئێران دەستیان ماچەکەی بۆمان بێت و بە بار و بە پارەیەکی زۆر بتوانین زۆر زیاتر لە 2000 کەس دەکەوێتە سەر ئیش یعنی یەکێکە لە پرۆژە زۆر ئاسانەکان بەڵام وەزیری تەندروستی گوێ دەدەنگمان بێ و ئەوە توانرێت جێبەجێ بکرێت بە شوەیەکی زۆر ئاسان ئەڵبەتە فکرەکان زۆرن بەڵام پێم وایە ئەمە دروازەیە کە ئەمە دەنگ بەرزکردنەوەیە کە بۆی دەنگمان بگا و گەنجی زۆریشەن لە بوارەکە ئیشەکەن من هەرەوەنە کاعمەر تۆش پامێک بە کورتی بگەێنە لە بری هاوکارانە دووبارە سپاس بۆ ئێوە من داواکەم لە هاوڕێکان و بە تایبەتی جەماعەتی پەتاتەکە با ئەوەنە زۆر نەچێنن کە ئاگان لە بازار بە چونکە دانیشتوانی هەرێمی کوردستان کەمن پامت بۆ هەموو گەنجان پام وەیە کە ئەوەی لە مێشکدا ئەو گزارێ و پێت وایە ئەترسی لە دەربڕینی بینوسە لەسەر وەرەقەیەک ڕۆژێک لە ڕۆژان تەقدیمی کەسێکی بکەکە لەوانەیە هاوکاریت بکە من لێرەوە سپاس بۆ سەرجەمی ئەولایەن و کەس و کۆمپانیانەکەم کە دەستگیرۆیی گەنجانەکەن ئێمە یەکێکی تر لە پرۆژەکانمان ئەوەیە کە تورەکەی پەڕۆمانەیە تورەکەی ژینگەی ئێستا لە ڕێگەی گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە بە تایبەت چاودێری کاک شێخ فاخر خۆی لە معمەلی خیاطەکە ئیشی لەسەرەکرێت و من وەکوتم پامن بۆ هەموو گەنجەکەوەیەکە بیرکردنەوەکانتان بخەنە سەر کاغەز تەنها لە قسەکردنا نەبێ ڕۆژێک لە ڕۆژان دێتە پێشەوە کە تۆ بیرۆکەکەت سەرەگرێت سپاس دەکەم کاک چێوان زۆر زۆر بە کورتی کاتم تەواو بوو ئەمانە هەمومان نووسیوە ئەمە ئاگامان لە بازارە و ئاگاشمان لێوە ئەوە ئەمانەمە پرۆژەی ئۆبەرێنانی وەرشەکەیە ریسایکلینە پرۆژەی سندوقی پلاستیکیە بەڵێ سپاس دەکەم پەرستاندن و بەرەمێنانی هەنارمان هەیە و چونکە ئێمە بەپێی ئامارێکی 2016 وەزارەتی کشتتوکاڵ لە 145 هەنار لە زستاندا لە دەرەوە بۆمان هەنار دەکرێت چونکە ئەتوانین ئەمە بکەین بە براندێکی ئەمە کارگەی جبسی پەتاتەیە لە کوردستانە یەک کارگەی جبسی پەتاتە هەیە خۆزانێ ئێمە خواستێکی زۆر لەسەر جبسی پەتاتە هەیە ئەم پرۆژەمان ئەگەر لە بچووکەکەیشیانەوە دەست پێ بکەیت زیاتر لە 1000 کەس خاتە سەر ئەلی کار ئەمەش پرۆژەی کە هاوتاکەی نوتی ڕەشە کە زەیتونە کە ئێمە 1 کیلۆ ڕۆنی زەیتون لە بازارە تقریبا $10 ئەگەر جەدوایەکی بۆ بکەی
بەرمیلێک نەوت بە $50 بێ لە باشترین وەزعمان بەڵام بەرمیلێک نەوتی ڕەش زیاتر لە $70,000 باشە کەواتە ئەمە بۆیە من لێرەوە بە کورتی زۆر بە کورتی پەیامێکم بۆ سەرجەم ئەو دڵسۆز و خەمخۆرانەیە وڵاتە هەیە تکایە بەدەممانەوە بن ئەزانین کە کەسی خەمخۆر و دڵسۆزی زۆر تایە وڵاتە و چاومان لە دەستی ئێوە و چاومان لە پاڵپشتی پشتیوانەکانی ئێوەیە زۆر سپاس کاکە چێوان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو ژمارە گەنجە سپاس بۆ ئەو خاوم پرۆژە جوانانە بەڕاستی ینی ئومێدتاندا بە ئێمەش بینەرانی خۆشەویست هەمووانەی کە بینەری ئێمە بوون ئەم کۆمەڵە گەنجە نمونەیەکن ئێمە تەنها چەند سەر قەڵەمێکمان لە کارەکانیان باس کرد بۆی بزانین کە هەر کەسێک کە دانەمەزراوەیان بە زۆرێک لە زۆرەکان بێکارە ئەزانین ئەبێ حکوومەت هەلی کاردابین کە ئەزانین حکوومەت لە زۆر وارداکەم تەرخەم بۆ بەڵام ناکرێت دەستەوەستان بی ناکرێت بێ ئومێدی بەسەر گەنجەکانماندا بەشکەن لەبریەوە ئەبێ ئومێد و گەشتبینی و ئایندەبینی بەسەر گەنجەکانماندادا دابشکەین و بیڕوێنینەوە بیگەشێنینەوە بۆ ئەوی هەر یەکێک وەکۆی ئەو گەنجانە وتیان بتوانن ئەگەر پرۆژەکە بچووکیش بێت بەڵام لە دوجارە بتوانن ژیانی خۆیان و ژیانی کۆمەڵی خەڵکی تری پێدابینکەن بە هیوای ئەوەین کە بتوانین سوود لەو هەموو نیعمەتانەوە بگرین کە خوای گەورە بە هەرێمی کوردستانی داوە لە هەموو بوارەکان بۆ ئەوی خەڵکی ئێمە گەنجی ئێمە چیتر بێکار نەبێ و چیتر بێ ئومێد نەبێ لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ئەم شێوە ڕەهەنمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ